ڕزگارەوە باشەوەی کە لەکوێنە بەخوا نازانم ڕزگار بەخوا نێوانگە زۆر خۆشە زانی وەرە خراپ مەیگێشە چیتر مەیگێ خراپی چییە جاودارەکە نێوە بێن گوێ بڵێن خراپە وعليك السلام ورحمة الله أما صاحب خيرات شاكي حال باشا سلامتي فرمو وردانش وردانش جوك خوشنا ورا جوكي خوشنا قالش دانا ورا فرمو دانش فرمو كاك محمد دو الناس يعني وخراب وخوز زين تندرستي هي ورا زين تندرستي خو ما مصودني وعبير رادي أبو وكي دي كنيا وكي جگر وشتي ولا مش أبي سوي جگر بس هو يوانيا أو دني وعبير رادي والله حطبلي بتام خوشة والله كاك محمد وان بيستو ضلنا ولا بتندرستي زول لزجر خرات رسي كانت نايلي كورة برادي هم قسم من دار طوالية كورة وهاو نية وكورة ناشتي واني والله اشتي واني رازك ما خرافة زياني هي باجنية داي تاخذ ايش بترك ناكل مالاش ضل حرامة دروزنية كوالك ولا كم لعبوا بالله حرامة ما مصاوة ضل كورة للرد شو تنزارم كيلو دكتور كورة ما مستع أو أيوانية أو تماشى ها تماشى وانا كي كتني دريشة أو همودني وعبير رادي خوي وانية كورة كاك محمد أجازيان نبا يا دكتور وانا علي ملان علي حرامة كورة زياني هي زيان بخوت سكانت نايلي توشي سرطان الدك كورة بالرعد مردم الأصلي خوي اشتي وانية كورة سنة عالم ديكيش تبعض جنيه بيمانية تورق هذاك كيشة والله كاك محمد من ناكيشم بابا بأخوة من خرافة مشتوى ناكيشم كورة والله ما يكيشة تو كم ضل بيكيشة والله هي وبرا ما كزياني هي بين والله كاك محمد زياني هي كاك ما يكيشة دوران 15 بس كمان 15 ذاك مزان لوري ديني ولا شونه والله في ما هدوك الله كاده بونك هذا اللي بيوت شبه وخليك تشبنه جماعاته باب سم زام شبه صح يا الله وعليكم السلام ورحمة الله مع مساء بخيرات قالت شنو باشي فرما فرما حد زول أري والله دي بتاكي بيني كان بقول أو كان محمد قشبة طبعا ضروري تندرستي وخرابة ما يكيشة سيكانت ويران ذاك كاتين نايس المين ضل والله تهم أراضي خرابنيا ورا ما مسا مواز ما تقري هنا أود دنيا حتى ما شايته أود لأنه أبي رادي أود برا ما كزريه بدوا كل بابا فريدة وش في زي والله ما مسا زول بتام خوش زرنا قبرية وهي برواد بيت أو هنا زور بتامه عاود داركين الدو أو هم وأنا كرا برا ما كزياني ما بيت مرزنيها شي بتام بو حرام نبي وشتكي خراب نبيت كركاكا أو شتكي زور بيسو خراب فريدة شتكي زور زيان بخشة شو ناقص والله ناقص بقى من شتك باسكم هم لروي زانستي وطبيعة وهمش لروي شريعته وآية حلال ياخذ حرامه كما لروي تندرستي ولا روي زانستي وبي توجنه زانستي كان وبي أويك دكتورة كان باسيدة كان هم زجرا وهم جنير جلا هرتو كان السبب الرئيسي بنخوشي وهروها بالسرطان وسيكان إنسان ويران كان زور كز هي ذلكاك أو لنا ودي زياني نيا بلام بپی توێژینەوە زانستیەکان دەڵێ یەک نێرگەلە کە بیکێشی بەقەت 6 جگەرەی کاریگەری هەیە زەرەر و زیانی زۆر لە جگەرەی خراپترە و هەروەها زیانی بۆ تەندروستی ئینسان هەیە پێم وایە ئەوڕۆ هیچ دکتۆرێک نییە کە نەگەیشت بێتە ئەو نەتیجەی هەم جگەرە و هەمیش نێرگەلا سیەکانی ئینسان وێران دەکەن و هۆکاری ڕئیسین بۆ توشبوونی سەرەتان و هەروەها بۆ چەندین نەخۆشی دیکە کە جستەی ئینسان تێک دەدەن و خوێنی ئینسان پیس دەکەن و زەرەر و زیانیان بۆ ئینسان هەیە لەلایەکی دیکەوە لە ڕووی شەریعەتەوە ئەگەر باسی بکەین خوای گەورە دەفەرمێت ولا تلقوا بأيديكم إلى التهلكة ولا تقتلوا أنفسكم کاکە بەدەستی خۆتان مەکوژن خۆتان بە هیلاک مەدەن دکتۆرەکان دەڵێن جگەرە و نێرگەلە و بە پێی توێژینەوە زانستیەکان خۆکوشتنێکی هێواشە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت لا ضرر ولا ضرار دروست نییە ئینسان نەزیان لە خۆی بدا و نەزیان لە خەڵک بدات ئەو نێرگەلەیە ئەو جگەرە زیان لە تەندروستی خۆت دەدەی ئەنجا خوای گەورە دەفەرمێت ولا تبذر تبذيرا مال بفيرو مدن مال بفيرودان یەکێکە لەو شتە حرامانەی کە حرامە ئینسان مال بەفیڕۆ بدات بەڵام تەبزیر لە ئیسرافیش خراپترە تەبزیر ئەوەیە خوای گەورە ماڵێکی بە ئینسان داوە ئینسان ئەو ماڵەی لە حرامدا سەرف کات ئەو نێرگەلەیە کە حرامە ئەو جگەرەیە کە دەیکێشە حرامە ئەو ماڵەی کە سەرفی دەکەی ئەوە لە حرامدایە کەواتە ئەوە تەبزیرە خوای گەورەش دەفەرمێ ئین المبەذرین کانوا ئیخوان الشیاطین ئەو کەسانەی ماڵ بەفیڕۆ دەدەن لە حرامدا سەرفی دەکەن ئەوانە برای شەیتان خوا پەنامەندات باشە کەس هەیە پێی خۆش بێ پێی بڵێن برای شەیتانی
کەواتە لە هەموو سەرێکەوە کە بیری لێ بکەینەوە لە ڕاستیدا ئەوە شتێکی حرامە و شتێکی پیسە. خی گەورە دەفەرمێ ويحرم عليهم الخبائث هەرچی کە شتێک کە پیس بێت زەرەر و زیانی بۆ تەندروستی ئینسان هەبێت لە شەرعدا حرام کراوە. کاکە ئەوە هەموو دکتۆرەکان دەڵێن زیانی هەیە بۆ تەندروستی ئینسان و شتێکی پیسە ئینسان تووشی سەرەتان و تووشی جۆرەها نەخۆشی دەکات. ئەنجا شتێکی دیکەش هەیە لە ئەوەدا ئیوا هەیە دوو لە ڕوو جەنابەتەن لەسەر جادەکان دادەنیشێت حە لەسەر جادەی نێرگەلەیەکی داناوە وا دەزانێت کە هەنگوینی دەدارێدا دیوەتەوە لەسەر جادەی دەیکێشی بە دیار خەڵکەوە بە بەرچاوی خەڵکەوە ڕەواج بە گوناه و تاوان دەدات ڕەواج بە حرام دەدات خێزانی خۆی دێنێ لەسەر جادەیدا دەنێ نێرگەلەیەکیشی داناوە دەزانی هەنگوینی دەدارێدا دیوەتەوە شتێکی زۆر وا دەزانێت شتێکی زۆر باش دەکات قمی لەو نێرگەلەیە دەدا و لەو ژگەرەی دەدا بەڕاستی ئەوەش هەڕەشەی لەسەرە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کە لە صحیح بوخاری داهاتووە كل أمتي معافى إلا المجاهرين. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئومەتی من هەموویان خی گەورە لەیان خۆش دەبێت کە گوناه و تاوانێکی دەکەن بۆی هەیە خی گەورە قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانەکانیان داولیان خۆش بێت. ئینسان ئەگەر تەوبە بکە ڕوو بکاتە خی گەورە لێی خۆش دەبێت. بەڵام تاوانێک هەیە کە خوا لێی خۆش نابێت تاوانەکە گەورەترە. ئەویش ئەوەیە کە ئینسان گوناه و تاوان بە ئاشکرا بکات گوناه و تاوان لە بەرچاوی خەڵک بکات ڕەواج بە گوناه و تاوان بدات. کاکە ئەوە کابرەدایدنی لەسەر جادەی دەیکێشێت ئەوە جۆرێکە لە ڕەوازدان بە حەرام و جۆرێکە لە ڕەوازدان بە گوناه و تاوان لەسەر جادەی دانیشتوە ئاوا دەیکێشێ بە دیار خەڵکەوە و هەموو خەڵک تەماشای دەکا باکی نییە. ئەوە ڕەوازدانە بە حەرام و ئاشکراکردنی گوناه و تاوانە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی گوناه و تاوان بە ئاشکرا دەکات ڕەواجی پێدەدات لە بەرچاوی خەڵک دەیکات دەیڕازێنێتەوە بانگەشەی بۆ دەکات بەڕاستی ئەو کەسانە خی گەورە لەیان خۆش نابێت. باشکای محەممەد ئەم پێم گوتی خراپە ئەو مامۆستاش والله جەما مەستا من کوڕە فڕەیدا و شتە پیسێ فڕەیدا نەگوناحبار بم نەبەدەستی خۆشم خۆ بوشم ئەمنها ئەوە فڕدەم ڕزگار ڕۆژێک کەەوەی دامنێنەوە لێرەکە تەوا فڕەیدا هیوادارم خەمدنێ ناتەوە مامەستا من نامی خۆ باعث نفسی تەواو بزانی حرامە سوێن دەیکێشی کاکە هیوادارم ئەوە پەیامێک بێ بۆ هەموو ئەو کەسانەی کە نێرگەلە و جگەرە دەکێشن وەکو کاک محەممەد چۆن فڕەیدا ئەوانیش جورئەت بە خۆیان بکەن ئەو گوناه و تاوانەی فڕەدەن ئەو حرامەی فڕەدەن ئەو قەدەغی کراوەی واز لێ بێنن خۆیان نەکوژن و زیان لە تەندروستی خۆیان نەدەن و ماڵی خۆیان بە فێڕۆ نەدەن چونکە ئەوانەی کە ئەوەش دەکێشن بڕات بێت داوایان لێ بکە بڵێ 5,000 بکە خێرێک هەیە بۆ فەقیرێکی بۆ مزگەوتێکی بۆ فلانی بۆ فیساری لە کاگۆڵا پارە نییە قەیرانە کەچی ئەگەر 20,000 بە شتێکی ئاوا بدات پێی هیچ نییە کوڕما مەستا هەر بۆ خۆش لێڵێ بە شتێکی دە بۆ کومەرگەلی دەدا ئێوە ماڵ بە فێڕۆدانە هیوادارم ئەوە پەیامێک بێت هەموو ئەو گەنجانەی کە تا ئێستا نێرگەلەیان کێشاوە و جگەرەیان کێشاوە ئاوا فڕەیدەن و جورئەت بە خۆیان بکەن کە ئیرادەی خۆیان بەهێزکەن وازی لێ بێنن بەڵکو خی گەورەش لێیان خۆش بێت و ئینسان ڕزگاری بێلەوەی کە ماڵ بە فێڕۆنەدا و بەدەستی خۆی نەکوژێت و جەستەی خۆی و تەندروستی خۆی وەران نەکات.